مسر ڕۆژی دووشەممە دەستکەوتنی سەرقاپێکی دارەمەیتێکی بەردینەی دێرینی مصری لە ئەمریکاوە ڕاگەیاند. بەرپرسانی مصر دەڵێن دارەمەیتەکە کە بە ڕەنگی سەوز بۆیاغ کراوە پێی دەچێتی بەرپرسێکی دەوڵەتی بەناوبانگ بێت لە سەردەمی کۆتاییەکانی مصری کۆن و کێشی نزیکەی 500 کیلۆگرامە. إن استعادة التابوت الأخضر وعودته وەرگرتنەوەی ئەم سەرقاپی تابوتە سەوزە و هێنانەوەی بە وڵات هەنگاوێکی نوێیە لە سەرکەوتنی وەزارەتی دەرەوە بۆ پاراستنی میراتی نەتەوەی میسر. ڕنگدانەوەی ڕۆحی هاوکاری نێوان میسر و ئەمریکایە لە بواری پاراستنی ڕۆشنبیری. ئەم هاوکاریە بە دوو یادداشتنامەی لێکتێگەیشتن لە ساڵانی 2016 و 2021 پشتگیری کرا بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانی نایاسایی بە بەرهەمە کەلتوریەکان. بەرپرسەکان هەروەها باسییان لەوە کرد کە چۆنێتی دزەکان ئەو پارچە دێرینیان بردبوو. ئەوە سەرقاپی تابوتە کە بنکەی هەیە، بەڵام دزەکانی گۆڕەکان بۆیان دەرکەوتووە سەرقاپەکە ئاسانترە بۆ بردن و گواستنەوە. وا دیارە تەنها سەرقاپەکە براوە و بنکەکە هێشتا لە هەمان ئەو شوێنەیە کە لێی دۆزرایەوە. بەهۆی ئەم ڕەنگەوە ناوی تابوتی سەوزی لێنراوە کە زۆر ناوازەیە و زۆر گرنگە بۆ میسریە کۆنەکان. وەرگرتنەوەی ئەم سەرقاپی تابوتە سەوزە و هێنانەوەی بۆ وڵات هەنگاوێکی نوێ لە سەرکەوتنی وەزارەتی دەرەوە بۆ پاراستنی میراتی نەتەوەی مصر. للأسف في جزء كبير بەشێکی گەوری تابوتەکە بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان لە دۆخێکی خراپدایە لە ئەنجامی قاچاقکردنی بە شێوەیەکی نایاسایی. پلانمان هەیە بیبینە مۆزەخانەی میسری لە تەحریر بۆ ئەنجامدانی کارێکی وەک چاکردنەوەی سەرەتایی و نۆژەنکردنەوەی ورد کە ئەمەش زۆر گرنگە. مصر لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا نزیکەی 29300 کەلوپەلی قاچاغی دۆزیوەتەوە. شایان پاشا بۆ راپۆرتی مەی شەمسدین، دەنی ئەمریکا، واشنگتن.